حکوومەتی هەرێمی کوردستان پێداگری لەسەر شەرعیەتی گرێبەستە غازیەکانی دەکات. بەغداژ لەسەر گرێبەستە غازیەکانی هەرێم لەگەڵ دوو کۆمپانیا ئەمریکیەکە سکاڵا لەسەر هەولێر تۆمار دەکات. ئەمڕۆ سێشەمە 27/5/2025 دوو بەرپرس بە ئاژانسی فرانس پرێسیان ڕاگەیاندووە دوای ئەوەی هەولێر بە بێڕەزامەندی بەغدا گرێبەستی لەگەڵ دوو کۆمپانیای نەوتی ئەمریکی واژۆ کرد. حکوومەتی عێراق سکاڵای یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کرد. ئەمەش وەک ئاماژەیەکی نوێ بۆ بەردەوامی گرژیەکان لەسەر کۆنتڕۆڵکردنی سەرچاوە نەوتی و غازیەکانی هەرێمە. لە سەردانەکەیدا بۆ ئەمریکا مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە 19 ئایاردا لە ژووری بازرگانی ئەمریکا لە واشنگتن بەشداری لە مەراسیمی واژۆکردنی چەند گرێبەستێک کرد. دواتر وەزارەتی نەوت لە بەغدا ئەو گرێبەستانەی بە پوچەڵ و نایاسایی ناسان. با پشبەستن بە دەستوری عێراق و بڕیارەکانی دادگای فیدراڵی جەختیشی لەوە کردەوە کە وەبەرهێنانی نەوت دەبێت لە ڕێگای حکوومەتی فیدراڵەوە بێت. بەرپرسێکی حکومی لە بەغدا بە ئاژانسەکەی ڕاگەیاندووە وەزارەتی نەوت سکاڵای یاسایی لە دادگای بازرگانی کەرخ دژی حکوومەتی هەرێم تۆمار کردووە بەهۆی ئەنجامدانی ئەو گرێبەستە. سەرچاوێکی بەرپرس لە حکوومەتی هەرێمی کوردستان کە داوای کردووە ناوی ئاشکرا نەکرێت بە ئاژانسەکەی ڕاگەیاندووە کە ئاگادارین داوایەکی یاسایی تۆمار کراوە کە داوای هەڵوەشاندنەوەی ئەو گرێبەستانە دەکات کە لەگەڵ HKN ئینەرژی و وێنسترۆن زاگرۆس کراوە. ڕێکەوتنەکە لەگەڵ وێسترن زاگرۆس تایبەتە بەکارکردن لە کێڵگەی تۆپخانە کە لەگەڵ کێڵگەی کوردەمیری تەنیشتی 5 تریلیۆن پێسێجا غازی ستانداردی سروشتی و 900 ملیۆن بەرمیل نەوتی خاو لەخۆ دەگرێت کە داهاتەکەی بە نزیکەی 7 میلیارد دۆلار مەزەندە دەکرێت. لە ماوەی تەمەنی پرۆژەکەدا ڕێکەوتنەکە لەگەڵ کۆمپانیای HKN ئینەرژی پەیوەندی بە کێڵگەی غازی میرانەوە هەیە کە مەزەندە دەکرێت 8 تریلیۆن پێسێجا غازی ستانداردی سروشتی لەخۆ بگرێت کە بەهای غازەکەی بە 40 میلیارد دۆلار خەمڵێنراوە. لەلایەکی دیکەوە هەولێر شەرعیەتی گرێبەستەکانی پشتڕاست دەکاتەوە. حکوومەتی هەرێم لە بەیاننامەیەکدا دووپاتی کردوتەوە کە ئەو دوو ڕێکەوتنە تازەنین و پێشتریش دادگاکانی عێراق دانیان بە شەرعیەت و یاسایی بوونی ئەو ڕێکەوتنەدا ناوە. ئاماژەی بەوەش کردووە ئەو دوو کۆمپانیا ئەمریکیە لە ئێستادا بەرهەمهێنەری سەرەکی نەوتن لە هەرێمی کوردستان و وەبەرهێنەری نوێنین. دەیان ساڵە گرژی و ئاڵۆزی بە تایبەت لەسەر هەناردەکردنی نەوت لە نێوان هەردوو حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە کە لە ئێستادا هەناردەکردنەوەی نەوتی هەرێم پاڵپشتی ئەمریکا و ڕۆژئاواییەکانی هەیە. بەڵام لەم دواییانەدا گرژیەکان بەهۆی بڕیارەکانی دادگای فیدراڵی پەرەی سەندووە کە هەرێم بڕیارەکانی دادگا بە سیاسی دەزانێت. ساڵانێکی زۆر هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیاوە نەوتی هەناردە دەکرد تا لە مانگی ئازاری ساڵی 2023 دوای بڕیارێکی دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی پاریس لە بەرژەوەندی بەغدا هەناردەکە ڕاگیرە. هەولێر پێی وایە حکوومەتی ناوەند هەوڵ دەدات کۆنتڕۆڵی نەوت و غازی هەرێم بکات. هاوکات بەغداش داوا دەکات قسەی هەبێت لە بەڕێوەبردننی ئەو بەرهەمە نەوتیانەی لە کوردستان دەردەهێنرێت. عێراق دوای سعودیا دووەم گەورەترین بەرهەمهێنەری نەوتە لە ڕێکخراوەی وڵاتانی هەناردەکاری ئۆپێک کە بە تێکڕای ڕۆژانە 3 ملیۆن و 500 هەزار بەرمیل نەوتی خاو هەناردە دەکات.